پەیماننامەی سیڤەری ساڵی 1920 ئەو پەیمانەی زوو کودەتای بەسەرداکرا. پندێکی کوردی هەیە دەڵێت زەرەر لە نیوە بگەڕێتەوە هێشتا قازانجە. ڕەنگە ئەو دڵخۆشەی کورد بەرامبەر پەیمانی سیڤەر هەیبوو دڵخۆشبوون بوو بێ بە زەرەرێکی کەمتر لەو لە دەستدانە گەورەی کە سایکس بیکۆ بەسەری هێنا بوو. کوردوتەنی وەک ئاردی ناو دڕووی لێ کردبوو، چونکە لەم پەیمانەشدا لە سێیەکی خاکی کوردستانی گەورەدا ڕێگەی ڕاپرسی تا سربەخۆبوونی پێدرا بوو. لە کاتێکدا تورک پەیمانی لۆزانی وەک کودەتا بەسەر سیڤەردا سەپاند با ڕابەرایەتی ئەتاتورک. بەڵام تا ئێستا تورکەکان لۆزان وەک زوڵمکردن لە خۆیان دەبینن و داوای کارکردن و گەڕانەوەیان دەکەن بۆ میساقی میلی لە تەواوی ناوچەکەدا. پەیمانی سیڤەر لە دەی ئابی ساڵی 1920 بە 13 بەش و 443 بەند بەسترا لە نێوان دەوڵەتانی براوەی جەنگی یەکەمی جیهانی با پێی هەندێ سەرچاوەی تر بەندەکانی بە 432 هەندێکی تر بە 444 جێگیر دەکەن. سەرلەبەری ئەو پەیمانە بۆ دابەشکردنی خاکی ئەو نەتەوانە بوو کە پێشتر عوسمانیەکان داگیریان کردبوو. ئەگەرچی پەیماننامەی سیڤەر 4 ساڵ دوای ڕێکەوتنامەی سایکس بیکۆ دێت کە بە تەواوی کوردستانی دابەش کرد، بەڵام سایکس بیکۆش یەکەم دابەشکاری کورد نەبوو، بەڵکو سەرەتای دابەشکاریەکە دەگەڕێتەوە بۆ دوو هێزی سیاسی ئیمپراتۆری عوسمانی سونی و سەفەوی شیعی. ئەوەی کە پەیمانی سیڤەر لە پەیمان و ڕێکەوتنەکانی تر جیا دەکاتەوە دوو شتە. یەکەم بوونی نوێنەرێکی کورد بە ناوی شەریف پاشای خەندان و کۆدەنگی کورد لەسەری. دووەم بەشداری پێکردنی کورد لەلایەن وڵاتانی براوەی جەنگی یەکەمی جیهانی و گوێگرتن لە خواستەنەتەوەیەکانیان. نووسەری کورد فەرهاد پیرباڵ لە پەرتووکی ژەنەڕاڵ شەریف پاشا بەو جۆرە ناساندن بۆ ئەو نوێنەرەی کورد دەکات. ڕیشەی سلێمانی دڵی لە دیاربەکر، دەستێکی لە ئەستەنبول، دەستەکەی تری لە ستۆکهۆڵم، قاچێکی لە پاریس، قاچەکەی تری لە پایتەختی بەریتانیا. 80 ساڵ ژیا و خەباتی لە پێناو دامەزراندنی کیانێکی نەتەوەیی کورد کرد. ئەو جۆرە وەسفە دوای باسکردنی تەواوی ژیانی و خەباتی ژەنەڕاڵ شەریف پاشا دێت. بەشێک لەو بەندانەی لە پەیماننامەی سیڤەردا هاتبوون. یەکەم ئەستەنبول پایتەختی دەسەڵاتی عوسمانیە و ئاوپەیمانان دەتوانن بیگۆڕن هەر کاتێک مەبەستیان بێت. دووەم گەروەکان لە ژێر چاودێری نێودەوڵەتیدا دەمێننەوە. سێەم ڕۆژهەڵاتی تەراقیا بە تەواوەتی و ئەزمیر بە یۆنان بەخشرا. چوارەم عێراق و فەڵەستین بە ئینگلتەرا بەخشرا. پێنجەم سووریا و ژمارەیە کەرێم بە فەڕەنسا بەخشرا. شەشەم دامەزراندنی دەوڵەتێک بۆ ئەرمەن لە ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ. حەوتەم ڕێگەدان بە ڕاپرسی و کیانێکی خۆبەڕێوەبەری بۆ کورد لە باشووری ڕۆژهەڵات کە ئەو شوێنە دیاری کرابوو لە سەدا 40 باکووری کوردستان و سەدا 17 کوردستانی گەورە بوو. ئەو پەیماننامەیە بە دیاریکراوی بەندەکانی 62، 63، 64 تایبەت بوو بە کورد کە ناوەڕۆکی مادەکان بریتی بوون لە مادەی 62 دەبێت کۆمیسیۆنی ئەستەنبول دەستنیشانی 3 نوێنەر بکات لە بەریتانیا، فەڕەنسا، ئیتالیا تا 6 مانگ دوای مۆرکردنی پەیمانەکە. نەخشە بۆ خودموختاری و خۆبەڕێوەبەری ئەو مەڵبەندانە پێشکەش بکات کە زۆرینەی دانیشتوانەکەی کوردن لە ڕۆژهەڵاتی چەمی فرات و خوارووی ئەرمەنستان سنووریان بۆ دیاری بکرێت. ئەگەر کۆمیسیۆنەکە نەیتوانی بڕیاری یەکلاکەرەوە بدات، نوێنەرەکان بە هاوبەشی وڵاتەکانیان ئەوە دەکەن و مافی ئاشووری و کەمەنەتەوایەتیەکانی تریش دەپارێزن. مادەی 63 حکوومەتی تورکیای میراتگر ملکەت دەبێ بۆ هەر بڕیارێک کە کۆمیسیۆن دەری دەکات وەک لە مادەی 62 باسکراوە و لە ماوەی 3 مانگدا دوای دەرکردنی جێبەجێ دەکرێت. مادەی 64 تا ساڵێک دوای ئیمزاکردنی ئەو پەیماننامەیە گەر کوردەکانی دانیشتووی چەمی فرات و خوارووی ئەرمەنستان گیان هەبنەوە لە تورکیای میراتگر دەبێت ئەنجومەنی کۆمەڵی نەتەوەکان ڕابگەێنن. کاتێ ئەنجومەنیش دانی بەوەدانا کە دەتوانن سربەخۆ بن، پێویستە تورکیای میراتگر دەستبەرداری ئەو ناوچانە بێت بە پێی ڕێکەوتن. هەرچی پەیوەستە با ویلایەتی مووسڵ کە زۆربەی باشووری کوردستانی ئێستا دەگرێتەوە. گەر خوازیاری جیابوونەوە بن، ئەوە هاوپەیمانان هیچ ڕێگریەک ناکەن بچنە پاڵ حکوومەتە کوردیەکەی کە بڕیاری لێدراوە پێک بێت. ئەوەی خەڵی نێگەتیفە و مایەی هەڵەکە سەمای کورد نەبوو، دابشکردنی کوردستان و بەشبەشکردنی ناوخۆ بوو. لە کاتێکدا زۆرینەی خاکەکەی درابوو بە ئەرمەن و بەشی ڕۆژهەڵاتیش وەک خۆی لەدەست ئێرانی میراتگردا مایەوە. ئەگەرچی کورد وەک کورد بۆ جاری یەکەم لە سەر نوێنەرایەتیەکی زیرەک ڕێکەوت،
بەڵام هەرزوو کێشە لەگەڵ ئەو نوێنەرە دروست کراو. بنەماڵەی شێخی نەهری نامەیان ئاراستەی ئەندامانی کۆبوونەوەکە کرد کە ئەوان نوێنەرایەتی شەریف پاشا بۆ کورد ناس ناکەن. دوایەوەی شەریف پاشا نامەیەک دەنێرێت بۆ نوێنەرایەتی دەوڵەتان کە پاشەکشە دەکات لە نوێنەرایەتی کورد چونکە لە ناو خۆدا ڕەت کراوەتەوە و کۆدەنگی لەسەر نییە. ئەمە لە کاتێکدا بوو کە عەرەبەکان بە نوێنەرایەتی فەیسەڵی کوڕی حوسێن و تورکەکان بە نوێنەرایەتی کەمال ئەتاتورک و ئێرانیەکانیش بە نوێنەرایەتی ڕەزاشا لە گۆڕەپان بوون تا زیاتر خۆیان بچەسپێنن و مافی زیاتر دەستەبەر بکەن بۆ نەتەوەکانیان. با پێی سەرچاوەیەک وەزیری دەرەوەی بەریتانیا ئەو کاتە نامەیەک بۆ مەندووبی سامی لە بەغداد دەنێرێت و تێیدا ڕوونی دەکاتەوە کە بەریتانیا ئامادەیە دەوڵەتێک بۆ کورد دروست بکات با سەرکردایەتی شەریف پاشا. بەڵام ئایا ئێوەی حکوومەت کەسی شیاوتر دەبینن کە ببێتە سەرۆکی ئەو حکوومەتە کوردیا؟ مەندووبی سامی لە بەغداد وەڵامی نامەکەی دەداتەوە و دەڵێت هیچ کوردێک نییە بە ناوی هەموو کوردستانەوە قسە بکات چونکە کوردەکان زیاتر هەستی عەشایەریان هەیە نەک نەتەوەیی. دواتر تورکەکان کار لەسەر نوێنەرایەتی بەتلیس، دیاربەکر، مەلاتیە، دەرسیم و ئورفە دەکات تا بڵێن ئێمە نامانەوێت جیا ببینەوە. تورکەکان هەوڵەکانیان یەکخست و ناکۆکیەکانیان خستە لاوە و قەومیەکی توندی وەک کەمال ئەتاتورکیان ڕاستپارد بۆ ئەوەی هەرەس بەو پەیمانە بهێنێت و بە دوای پەیمانی شوێنگرەوەدا بگەڕێت کە دواتر لۆزانی بەدوادا هات و تورکیای نوێ دروست بوو. ئەوەی کورد لە سیڤەر دەستەبەری کردبوو هەڵوەشایەوە.